خانەنشین کراوان مافی خۆیانە دوای ساڵها کار و ڕەنج لە ئەمنیەت و ڕەفاهدا بژین. لە گەڵاڵەی بودجەی ساڵی 1401دا تەمەنی خانەنشینی و هەروەها لانی کەمی ساڵەکانی خزمەت بۆ خانەنشینی 2 ساڵ چۆتە سەرێ. ئەوەش لە حاڵێکدایەکە ڕەحیم زارع وتەبێژی کۆمسیۆنی تەلفیقی گەڵاڵەی بودجەی 1401 وتوویەتی کە لانی کەمی موچەی خانەنشینکراوانی دەوڵەت لەم بودجەیەدا 5 ملیۆن تمەن دیاری کراوە. هێڵی هەژاری لە خۆشببینانەترین لێکدانەوەکاندا 10 ملیۆن تمەن لە مانگدایە. کەوابوو 5 ملیۆن تمەن لە مانگدا یعنی ئاستی هەژاری بێسنوور. سەرۆکی ناوەندی خانەنشینکراوان وتویەتی کە ئەم بڕە پارەیە تەنیا 10 ڕۆژ لە پەیداویستیە سەرەتاییەکانی خانەنشینکراوان دابین دەکات. کەوابوو سەردەمی خانەنشینی سەردەمی ئاسایش و حەسانەوە نییە. ئەوان ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان درێژە بە کارکردن بدەن. ڕۆژنامەی هەمشاهری لە راپۆرتێکدا لەم بارەوە دەنووسێت ئامارێکی ورد سەبارەت بەوەی کە چەند لە سەد لە بەساڵاتچوان لە ئێران مەجبورن کار بکەن بوونی نییە، بەڵام هەر ئەوەندە بەسە تا لە شاردا چاوێک لە دەوروبەرت بکەی تا ئەوان ببینی کە چۆن بەسەری سپی و دەستی لەرزۆک و چاوی کەم حکم و هەنگاوی هێواشەوە دەستفرۆشی و مسافرکەشی دەکەن ویان لە کارگاچ کۆلەکاندا خەریکی کرێکارین. ئەو پیرە پیاوە و ئەو پیرەژنانە بە جۆرێک ڕۆژگار سەختی لێگرتوون کە ناچارن لە جیات پشودان و حەسانەوە لە ماڵێ پێ بە پێی پیاوانی تر بێنە شەقامەکان و کار بکەن. کەسانێک کە نزیک بە 30 ساڵ لە ژیانی خۆیان کاریان کردووە، بەڵام ئێستا لە سەردەمێکدا کە پێویستیان بە سەرنج و ئاگالێبوونە هەزینەی کەمەرشکێن بۆتە هۆی ئەوەی کە ڕەنگی حەسانەوە نەبین و لە بارودۆخی نەخۆشیشدا خەریکی کار بن. مامناوەندی حقوقی خانەنشینکراوان 4 ملیۆن و 500 هەزار تمەنە و بارودۆخی ژیان و نەخۆشی بۆتە هۆی ئەوەی کە خانەنشینکراوان لە ماوەی ساڵانی ڕابردوودا گەلێک جار دەست بدەنە ناڕەزایەتی. خانەنشینکراوان خوازیاری وەرگرتنی حقوقی سەرووی هێڵی هەژاری و دەرمانی بێبەرامبەرن، بەڵام هەتا ئێستا هیچ کام لە خواستەکانیان جێبەجێ نەکراوە. بەپێی ئامارەکان لە ئێران پتر لە 4 ملیۆن خانەنشینکراوی کشوەری و لەشکری بوونی هەیە کە نسبەت بە گشت جەمعیەتی ئێران ڕقەمێکی نزیک بە 5% ویان بە واتایەکی تر لە هەر 20 کەس 1 کەس خانەنشینکراوە. ئەم ئامارە لە چاو وڵاتانێک کە جەمعیەتیان کەمتر لە ئێرانە، بەڵام ئامارەکانیان واقعیترە و مافی کۆمەڵایەتی خانەنشینکراوان بە پێی یاسا دابین دەکرێت یەکجار کەم و گومان هەڵگرا. بۆ نمونە لە وڵاتی بریتانیا نزیکەی 11% جەمعیەت لە تەمەنی خانەنشینیدا 65 ساڵ بۆ سەرەوەن، واتە لە جەمعیەتی نزیک بە 67 ملیۆن کەسی ئەم وڵاتە لە هەر 6 کەس 1 کەس خانەنشین کراوە. وڵاتی تورکیا بە جەمعیەتی 82 ملیۆنیەوە لە ساڵی 2016 واتە 6 ساڵ لەمەوبەر 11 ملیۆن خانەنشینکراوی هەبوو. ئەوەش لە حاڵێکدایە کە جەمعیەتی ئێران و تورکیا و پێک هاتەی تەمەنی جەمعیەتەکەیان جیاوازیەکی زۆری نییە. لە کۆماری ئیسلامیدا ژنانی ناوماڵ زۆر بە دەگمەن حقوقی خانەنشینیان بەردەکەوێت و بە لەبەر چاوگرتنی ڕێژەی یەکجار لەسەرەی بێکاری بە تایبەت لە ناو ژناندا ئاماری واقعی کەسانێک کە لە تەمەنی خانەنشینیدان لە ئاماری دەوڵەتیدا ڕنگدانەوەی نییە. ئەگینا چۆن دەبێت لە ئێران لە هەر 20 کەس 1 کەس خانەنشین کراو بێت، بەڵام بۆ نمونە لە وڵاتی تورکیا و بریتانیا لە هەر 6 کەس 1 کەس خانەنشین کراو بێت. ئەگەر ئامارێکی ورد و باوەڕ پێکراو لە ژمارەی خانەنشینکراوان هەبوایە، ئەگەر ژنانێک کە خەریکی کاری ناوماڵن ویان بێکارن، ئەگەر پیاوانێک کە بە تەمەنی 65 ساڵی گەیشتون بە تەواوی لەم ئامارەدا گونجابایەن، تەنانەت ئەگەر پێک هاتەی جەمعیەتی ئێران لاوتر بوایە، نزیکەی 10 ملیۆن خانەنشینکراومان لە ئێران دەبوو. لانیکەمی حەقدەستی خانەنشینی 4 ملیۆن و 300 هەزار تمەن لە مانگدایە کە بەپێی ئامارەکان هەزینەی مەسکەنی گونجاو
لانی کەم 50 تا 65% حقوقی خانەنشینکراوانە و هەزینەی خۆراک تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا نزیک بە 30% چۆتە سەرێ. گرانی، تەوەڕۆم، داهاتی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران لەلایەکەوە وە گرانی بەردەوامی هەموو کاڵا و خزمەتگوزاریە پێویستیەکان لەلایەکی دیکەوە بۆتە هۆی هەژاری و گوزەرانی سەختی بەشێکی زۆر لە خانەنشینکراوان و بەساڵاتچوان. هێندێک لە مادە خۆراکیەکان لەوانە ماسی لەسەر سفرەی خانەنشینکراوان نەماوە و خواردنی گۆشتیش یەکجار کەم بۆتەوە. شیرەمەنی و هێلکە کە خواردنی سەرەکی بەشی هەژاری کۆمەڵگایە لەگەڵ چوونەسەرەوەی قیمەتی 40% بەرەوڕوو بۆتەوە. خزمەتگوزاریەکانی وەک ئاو، بەرق، گاز، تەلەفۆن و ئینتەرنێت لانی کەم 400,000 تمەن لە حقوقی بنەماڵەیەکی 4 کەسی بە خۆیان تەرخان دەکەن. زۆر یەک لە خانەنشینکراوان پاش 30 ساڵ کار لە تەمەنی 6 ساڵیدا ناچارن بۆ دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان و شوێن پیشەیەکی نوێ بکەون و یان هەژاری و فەلاکەتی زیاتر تەحمل بکەن. خانەنشینکراوان لەگەڵ کێشە و گرفتی ئابووری، ڕۆحی و بنەماڵەیی فراوان بەرەوڕوون. دابینکردنی هەزینەی منداڵانێک کە هێشتا سربەخۆ ناژین، دابینکردنی هەزینەی خوێندن و هاوسەرگیری ڕۆڵەکانیان، حقوقی نەگۆڕ و دابەزینی ئەرزشی پوڵی ئێران تەنیا چەند نمونە لەم کێشانن. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕادەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بە تایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆلەی جەستەیی و دەرونی بەرەوڕوون. خانەنشینکراوان ئەگەر شانسیان بێت و نەخۆشیەکی جددی و پڕهەزینەیان نەبێت ترس و نیگەرانیان کەمترە، بەڵام ئەگەر هەزینەی دەرمانەکەیان لەسەرێ بێت و لە خزمەتگوزاری دەوڵەتیش بێبەربن بەداخەوە مەرگی پێشوەخت وەیان هەژاری بێسنوور چاوەڕوانیان دەکات. ڕێژەی لەسەری بێکاری لەناو لاوان و تەنانەت لاوانی خاوەن بڕوانامەی زانکۆ کێشەیەکی دیکەی ڕۆحی و ماڵی تۆیژی کەمداهاتی خانەنشینکراوانە. لاوانێک کە ناچارن لەگەڵ دایک و باوکیان لە ماڵێدا بمێننەوە و بەهۆی بێکاریەوە ئیمکانی ژیانی سربەخۆ و هاوبەشیان نییە. شێوازی هەڵس و کەوت لەگەڵ بەساڵاتچوان، منداڵان، ژنان و کەم ئەندامان لە هەر کۆمەڵگایەکدا یەکێک لە پێوەرە سەرەکیەکانی ئاستی ئینسانی و دموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیە و یەکێک لە پێوانە گرینگەکانی مافی ئینسانە لە ئاستی کۆمەڵگادا کە حکوومەتی ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا یەکێک لە کۆنەپەرسترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانە لە ئاستی جیهاندا. خانەنشینکراوان مافی خۆیانە کە پاش ساڵانێکی دوور و درێژ کار و ڕەنج لە ئەمنیەت و ڕفاهدا بژین و نیگەرانی دابینکردنی دەرمان و خواردن و سەرپەنای گونجاو نەبن.